سڵاوتان لەبێ بینەرانی شارپرێس. ناکۆکیەکانی نێوان یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆکۆماری عێراق بەردەوامە. لێکترازان لە نێوان ئەو دوو هێزەدا دروست بووە لەسەر کاندیدی پۆستی سەرۆکۆماری عێراق لە کاتێکدا چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ کاندیدکردنی بربژێرێک بۆ ئەو پۆستە دەپرسین پۆستی سەرۆکۆماری عێراق بۆ کورد تا چەند گرنگە. لەگەڵ ئەوەشدا دەپرسین لەسەر پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق و واپیەکەی کورد لە حکوومەتی داهاتووی عێراقدا لەگەڵ بەڕێز عەدنان عوسمان نووسەر و کەسایەتی سیاسی. کاگە ناسڵاوت لەبێ ئەم کاتت باش بەشەوەندەکانی هەرێمی کوردستان تا چەندێکەوێتە مەترسیەوە بەتایبەت لە ئێستادا کە لێکترازانێک لە نێوان هەردوو هێزی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە دروست بووە. سپاس پێم وانی هیچ کێشەیەک هەبێ بۆ بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان چکە و لێکترازانە زادەی ئەمڕۆ دوێنێ نییە بەردەوام هەبووە یعنی دوو دیدگای جیاوازیان هەبووە بەرژەوەندی جیاوازیان هەبووە شێوازی ئیشکردنی جیاوازیشیان هەبووە حتمما ئەو فترەی کە جنابی مام جەلال بەڕەحمەت بێ لە ژیاندا بوو ئەو دابشکردنێک کە لەگەڵ کاک مەسعودا کردبوویان هەرێم تەسلیم بە ئەم کرا و بەغداش تەسلیم بە ئەو کرا جۆرێک لە هاوسەنگی دروست کرد بەڵام دوای مردنی ئەو هاوسەنگیە بەو شێوەیە نەماوە پێشمانیە کاریگەری بکات بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان مەفروض وایە ئەوەی کە تەحکومی پێوە بکات هەم حزوری کوردە لە جومگەکانی دەسڵات لە عێراقدا بەتایبەتش لە پەرلەمانە و هەمیش ئەو وەسیقە دەستوریەیە و هەمیش لە دەروی وەسیقە دەستوریەکەیشەوە پابندبوورنی کورد بەمانەوەی لە ناو عێراقدا ینی ئەگەر تا کورد بەشێک بێ لە عێراق بەم هەرێمەی کە ئێستا هەیە ئەوەوە ئەم هەرێمەیە معترەفە پێ بۆیە زۆرتری بەرژەوەندەکانی کورد لە نێو خودی هەرێمەکەیە ینی ئەگەر کێشەیەکە بێت لە نێو هەرێمەکە زۆرتر لەوانەیە ڕەنگداتن نەخۆی لە بەغدا. بەڵێ دەوترێت یەکێتی و پارتی تا دەگاتە وەرگرتنی پۆست بەیەکەوە ڕێکەوتنیان هەیە و بەیەکەوە ڕێکنەوە لە یەکەم دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیشە ئەوە دەرکەوت کە وەکو یەک تیم چوونە بەغدا و وەکو یەک تیم بەشداری لە ئەو دانیشتنەیە بکەن بەڵام لە یەکەم دانیشتنە کە پۆستەکان دابەش کرا لێکترازان دروست بوو. شەڕی یەکێتی و پارتی بۆ پۆستە؟ شەڕی یەکێتی پارتی بەڵێ بۆ پۆست. ئەم شەڕی کە ئەوانەیکەن ئەگەر بۆ داواکاریەکانی هاوڵاتیان هەرێمی کوردستان بێوەچیەکەی حتمما باشترە بێ بەڵام پۆستەکەیش گرنگە تۆ ئەگەر بتوێت داخوازی خەڵک منکرد لە ڕێگای پۆستەوە کرێت یعنی تۆ ئەگەر بتوێت بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بێتە پێشەوە حتمما بێ پۆستێکی گرنگت هەبێت ئەبێ حکومەتت بەدەست لە حکومەتە هەبێت لە وزارەتەکانە هەبی لە جومگەکان هەبی بۆیە شەڕی پۆست لای من شەڕێکی نەنگی نییە ینی شەڕێکی عیبە نییە کە یەکێتی پارتی لایەنەکانی تر خەڵکی تری شەڕ بۆ پۆست بکەن و لە ڕێگای پۆستەوە بەرجەستە بێت ئەو داخوازیانی تۆ بەرجەستە بێت بەڵام ئەوەیە کە تۆ تەنها غایەتەکەت پۆست بێت ینی پۆستەکە وەسیلەیەک نەبێ بۆ گەیشتن بە ئەهدافەکانی تۆ غایەتەکانی تۆ مەبەستەکانی تۆ ئەوەی لەوانەیە ئیشکارەتەکە لەوە بەڵام ئەمە شتێکی عەجیب نییە ڕاستیدا لەوانەیە ئێستا گەرماوەگەرمی ئەم وەزعەیە خەڵک زۆر تیژکە خاتە سەری بەڵام نێوان یەکێتی پارتی بەردەوامەوە بۆ بەردەوام لەسەر زۆربەی زۆری پۆستەکان و ئەوانە کێشیان هەبووە کێشەکانشیان هەمیشە بە زمانێکە ینی بەداخۆ ناچارین بڵێن لە زمانی شەڕی ناوخۆ زمانێکە یەکتریان نەسڕیەوە معالەجاکەن ینی عەلامێکی حازریان هەیە هەردوو لایەن بۆ یەکتر سڕینەوە بۆ ئەوەی کە بیگەنە سەر ئێسقان و ململانەکان لە چوارچەوەی ململانەیەکی مەدەنیوانە چیتیە ینی بە طبیعیە کورد لە بەغدا دەکاندیدی هەیە بۆ سەرۆکۆماری چ عیبێکی تێدایە ینی پارتی هەیە بە یەکێتی هەیە بێ حزبەکانی تریشیان بێ یا نیان بێت ینی بە یەک کەس بڕۆیت و بە دە کەسیش بڕۆی پێم وایە هیچ نەنگەیەکی تێدا نییە طبیعیشە یەکێتی کاندیدی خۆی هەبێ پارتیش کاندیدی خۆی بێ لەوێش ئەخرێت ناو معادلەت سیاسیەکانە نە ئەمە نەماڵی کوردی پێتێکەشەوە نە ئاسمانیشی پێ بەڵام نەچێتە ئەو بابەی کە ئیتر پێت وابێ ئەمە کۆتایی دنیاە و شەڕەوە ئیتر ئەمە بگەینە بۆ کۆ باس کرد بگەینە سەر ئێسقان شکاندن باس لە شەڕی ناوخۆ کرد بەڵام ئەم لێکترازان و ناکۆکی لە نێوان یەکێتی و پارتیایە لەسەر دابشکردنی پۆست لە بەغدا کە ئەمە درێژەیە بێت بۆ پێکەنانی حکوومەت درێژەیە بێت بۆ پارێزگاری کەرکووک ئەمە مەترسیەوەی لەسەر ناکرێت کە ئەم ناکۆکیە ئەم لێکترازانە بێتە ناو هەرێمی کوردستان و نێوماڵی کورد تێکچێت و دووبارەکی دروست بێتەوە جا هاتووە لە زووش لە هەرێمەکەی ئەسڵان ئەوەی کە لە بەغدای ڕنگدانەوەی ئەوەی کە لە هەرێمەکە هەیە هەرێمەکە ڕایبگەێنن کە دوو ئیدارەیەەکە هەر هەیە بەڵام بە ڕسمی ڕایان نەگەاندووە لەوانەیە ئەسبابی خۆی هەبێت بەڵام بە دوو ئیدارەکە هەیە و لێکترازانەکەیش هەیە و نەگونجانەکەش هەیە و کێشمەکێشی زۆری شێت تۆ خۆت ڕۆژانە ڕۆژنامەنووسی ئەزانی لێدوانی پەرلەمانتارەکان سیرکەیانی ئەو لێدوانانی کاکری لێدوانی یەکەتر سڕینەوەی لێکدوانی قێزکردنە لە یەکتر لێدوانی تەخوینکردنی تەرەفەکەی ترە لە هەموو ڕێک ئەم
هەموو تاوانەکان خاتە ئەستۆی ئەوش هەموو تاوانەکانە خاتە ئەستۆی ئەم ینی بواریکان نێشت بۆ جۆرێک لەین ڕاستە بە ناچاری لە حکوومەتەکان بە ناچاری پێکەوەش لە ئەنجومەنی وەزیران و ئەوانە بە ناچاریش ئەنجومەن ینی باوڵێن سەرۆکایەتی پەرلەمان پێکەوە ئیشی تیاەکەن بەڵام هەمووی بە پڕ لە کێشە و مەشاکل ئەوانە من ئەمەش بەرەنگی نبینم ڕاستیەکە ینی بەشێک لە پرۆسی سیاسی لە عالمیشا هەیە کە حزبەکان کاتی تەحالوفەکەن هەرێکە بە بەرنامە و ئەجندای خۆی ڕات و ململانیە بێت یان ئەگەن جاروایە حکوومەتەکەتانیوە ڕات و فەشەل دێنێت یانەوەی تا کۆتایی پێبێ بەڵام کورد لەورەوەی زۆر حساسە لە ئێستادا بە تایبەتیش بۆ بەرژەوەندی نەتەوایەتەکان و نیشتیمانەکان هەم وەزعی اقتصادی خەڵکەکە خراپە هەم ماڵی هەرێمەکە وەزعی ئەوەی خراپە وەزع ئاورێکی زۆر هەش و خراپ و لەرزۆکە هەم لە بەغدا پێگەی کورد تادی خراپترە بێت و تقریبا بەرەو ڕەمزیەتە ڕاوەندەی پێگەیەکی ئەسیل و ڕازگویانە بێ ئەمانە جۆرێک لە نیگەرانی و لە ڕاوکەی لای خەڵکی دروست کرد کە پێویست ناکە دروستی بکات ئاسایەکی پارتی دایمە بینیان تێک خراپ بێت و بینیان ئەوە بێت و چکە دو حزبی جیاوازن یەک حزب نین حتمما دیدگای جیاوازیان هێشتیادی جیاوازیان بەرژەوەندی جیاوازیان هەیە لە پێشترا باسی مافەکانی گەلی کوردەکە باسی مادەی 100 باسی ناوچە دابڕێنراوەکانەکرا بەڵام ئێستا کە ئەچنە بەغدا تەنها باسی پۆستە هۆکاری چییە کە ئێمە وازمان لە هەموو ئۆمافانی ترمان هێناوە لە ئێستاە بچووکمان کردوێتەوە با بڵێن لەسەر پۆستێک ئەگەر سەر و کۆمار بێت ئەگەر پۆستێکی وزاری بێت ئەگەر پارێزگاری بێت جاگەر وایان کردوێت کارێکی باشیان کردو لە بەرەوەی باشە جاران باسییان کردو چیان بەچی کرد ناوچە جێناوەکان چیان بەچی کرد کە باسییان کردو جاران بەشێک بوو لە ڕێکەوتنەکان و بەشێک بوو لە ئەوانە بەشێک بوو لە اتفاقانەی کاکرا چی بەچی کرا چی کرا بۆ کەرکووک و بۆ 140 بووە هەموو ئەو سەقاقاتانی تری هەرێم کە لە بەغدا بوو هیچ نەکراوە بۆ قسە بوو ئێستا گەر وازیان لەو قسەی شانەبێت من پێم وانێ کارێکی خراپیان کرد بەفعلی ناتوان هەوڵی بۆ بدەن ناتوانن هەوڵی بدەن لە بەرەوەی شێنە بۆ لە ئەجندای ڕاستەقینە و فعلیان دەنا ئەو کاتانی کە پێگەی کورد لە بەغدا زۆر بەهێز و بەقوت بوو ئەتوانی کار بۆ مادەی 140 کەن کار بۆ ئەنجومەنی اتحادی بکەن کار بۆ زۆر لە مادە دەستوریەکانی ترکە مافیاریمی تیدایە وەزعی هەرێمیش ئاوا بەم شێوەیە بۆ خراپیە نەڕۆیشتەیە وەکو خۆت سەرەتا باست کرد شەڕەکان بۆ پۆستێک بووە من لاریم نییە شەڕ بکەن بۆ پۆست باشترین پۆست لە بەغدا وەربگرن بەڵام پۆستێک بێ لە خزمەتی قەزەیە گەورە ئەساسەکان بێن نەکەورەی هەر پۆستەکەی وەرگردی تر ئەساسی مۆزوعەکە و ئەساسی پرسەکە و ئەساسی ئەوەی کە من نوێنەر نێرم بۆ بەغدا جا بۆ پەرلەمانە بۆ حکوومەتە بۆ سەرۆکایەتی بۆ سەرۆکایەتی پەرلەمانە بۆ سەرۆکایەتی کۆمارە بۆ چییە ئەساسی مۆزوعەک لە بیرەکرێت و نەکرێت تەنهارەوەی کە کەسەکەم گەیاندە ئەوێت تەو پێتان وایە ئەو پۆستانی کە بۆ کوردانراوە مافی کووردە لە خزمەت هاوڵاتیانی هەرێمی کوردستانە وەکو مافی کورد طبعا مافی کوردە کورد بەشێکە لە پێکاتی عێراق و هەرێمێکە لە هەرێمەکانی عێراق عێراق نەبووە ینی وڵاتێکی فیدرالی هێشتاکە یەک هەرێمی هەیە ئەوش هەرێمی کوردستانە و هەرێمەکەیش دیارە جیاوازی قەومیتیدایە و هەموو مؤسساتی خۆیشی هەیە بۆیە هەر پۆستێک لە بەغدا بدرێت بە کورد حتمما ساقاقی ئەم هەرێمەیە ڕاستە ئەگەر هەرێمەکەیش با بڵێن 70% عێراق نەبێ یا 15% عێراق یا 20% عێراقش پێک نێنێت لە ڕووی دانیشتوانەوە یا هەر شتێکی ترەوە بەڵام پێکهاتەیەکی گرنگە ئەمە فروزوایە بەگوێ و پێکهاتەیە مامەڵی لەگەڵا بکرێت بەڵام لەوانەیە من کێشەکەم لەسەر ئەو دابشکردن بێت کە پێمان وابێت لە عێراقا تشتێکدا شراوە بەناوی سەر و کۆمار ئەمە هەربێ کورد بێت بەڕاستی قەت لەگەڵ ئەو تێڕوان نیم شەمە دەقێکی دەسوورێنە عرفێکی شەفەویە عرفێکی شەفەویە توانی بە شەفەیە بیگۆڕیت ینی بۆچی تۆ بەمەدام عرفێکی دەسووری نییە یا با بڵێن قەت دەستێکی دەقێکی دەسووری نییە ئەم شێوازە تەوافقە با بگۆڕێت ینی بۆچی کورد بۆ جارێک لە جارەکە مادام تۆ پێکهاتەی لە عێراق بەشێکی لە عێراق ئەم هەرێمە بۆ نەخێر بۆچی بۆ کورد بێت ئەمە کاتی خۆی بۆ مامجلالاندا تاشی ئەم پۆستە بۆ مامجلال بوو مامجلال حەزی لەو پۆستە بوو لایەن عێراقیەکان حەزیان لەو پۆستە بوو سەر و کۆماریش گەرماوگەرم مویم بوو کاتی خۆی هەم قورسایی کەسایەتی مامجلال گرنگ بوو هەم سەرۆکایەتیش هێشتا ئەنجومەنی وەزیران و سەرۆک وەزیران ئەو ڕۆڵ و قورسایی نەبوو حتمما سەر و کۆمار گرنگ بوو بەڵام تا دەهات تەنانەت لە ژیانی مامجلال لە خولی دۆمی مامجلالیشە سەر و کۆماری لە چوارچێوە دەستوریەکەی خۆیان ئەرزشەکەی لەدەستدا بایەخەکەی لەدەستدا لە بەرەوەی دەستور زۆر تەقیدی کردووە دەست و قاچی بەستەوە سەر و کۆمار پۆستێکی ڕەمزیە پۆستێکی گرنگۆی نییە بەڵام مامجلال بە کەسایەتی خۆی کە مامجلالە و بەوەی کە عێراق هێشتا مؤسساتی تیا دروست نەبوو ئەنجومەنی وەزیران هێشتا قورسایی ئەوان نەبوو کوردیش بەهێز بوو لە بەغدا لە لێرەش تا حدێک یەکگرتوو بوون خۆی باسم کرد چکە و دابشکاریە لە بینی جنابی مامجلال و جنابی کاک مەسعودا کرابوو کە دابشیان کردو بۆ هەرێم و بەغدا ئەو لە خولی یەکەمە سەر و کۆمار گرنگ بوو بەڵام لە خولی دووەمە وردەوردە مالکی بەهێزەوە بوو سەر و کۆمار بچووکەوە بوو شەڕ و مەشاکلیشان هەبوو بەڵام بە گشتەکەی کورد قسەکەی من لەسەرەوەیە کە کورد
طبعا ئێستا کاتی نییە ئەم قسانە ئەیکەین ئەوەی لە بەرەوەی هەر قسێ بکرێ لە ئێستا دەڵانە بچێتە چوارچەوەی ئەوەی خوانەکردە پشگیری ئەمەکە یا پشگیری ئەوەکە ینی ئەم چەند ڕۆژە ئینسان ئەبێ زۆر بە حەزرەوە قسە لەسەر ئەوانە بکات چونکە هەرێکیان قرائەیەکی ترێکن بەڵام من بۆ خۆم ڕێی شخصی خۆمەوەیە کە کورد ئەبواە لە ئێستادا لە بری پۆستی سەرۆکی پەرلەمان و سەرۆکی کۆمار لە زۆر جاوتمە نە دکتۆر نووسویەتی نە لە دەقی دەستوریە کە کورد هەر ئەبێ سەرۆک کۆمار بێت کە هەمومان نەزانین پۆستێکی ڕەمزیە تۆ ئەگەر بەشدارێکی فعالی لە عێراق و بەشێکی لە پێکهاتەی عێراق بۆچی ئەبێ سەرۆک وەزیران ئیلا ئەبێ لە شیعە بێت و ئیلا ئەبێ خەڵکی فڵان بێت و ئیلا لەبێ لە حزبی داعوە بێت و ئەوانە بێت بۆچی کوردێک نەبێت کوردێک با سەرۆک وەزیران بێت لە خولێکدا کوردێک با سەرۆکی پەرلەمان بێت لە خولێکدا با سونەیەک سەرۆک کۆمار بێت و ئەمانە بێت ئەگەر ئێمە بەشدارین لە عێراقەوە ئەم هەرێمەی ئێمە بەشێک لە پێکهاتی عێراق تا ئەو ڕۆژێت کە سەربەخۆ بین و ئەبین بە دەوڵەت ومانە بەشدارێکی فعلی بین لە عێراقا وڵات چوارچێوەیەکمان بۆ داناکرا زاویەکمان بۆ دانراوە یاڵ کەسێکم بۆ فرەدە ئەو زاویەوە ئەمەش 1001 کێشە و مەشاکل وانەی لێبێتەوە لێکترازانی حزبەکان و ململانەیەکی ناخۆش ومانە وڵا خۆزگەم شڕیان بۆ سەرۆک وەزیران کردایە کە دەسڵاتێکی فعلی و حەقیقی دەسڵاتی سەرۆک کۆمار چییە هەموو شڕی بۆ بکرێت و کێشەی بکرێت کە سەرۆک وەزیران بە کورد نەدرا یا سەرۆکی پەرلەمان بە کورد نەدرا کورد ئەم پۆستەشیان تەسلیم بکاتەوە چ قازانجێکمان لەم پۆستە کردو با ئەم ماوەیە با 4 ساڵ کورد لە هیچ لەو سێ پۆستە گرنگەی عێراق نەبێت من پێم وایە تاقیش بکەینەوە پێم وایە لە قازانجی هەرێمە بێت کە تۆ لە پۆستە سیادیەکانە نەبی لەو سێ پۆستەکە ئەگەر سەرۆک کۆماریش بە سیادیت بێت نەبیت وەکو دابشکاری پۆست ئەکرێ بڵێن قسەی بۆ هەرێمی کوردستانیش تەواوە بۆ سەرۆکی هەرێم بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی وەزیران لەوانەیە هەم پێویستی بە تەوافق بێت ئەکرێت تەوافق بکەن لایەنەکان بۆ هەرێمی کوردستان ئەکرێت زۆری نەبێت زۆرینە حەق مافی خۆیەتی زۆرینە هێناوە لە پەرلەمانە کەسی خۆی کاتە سەرۆک وەزیران ئەکرێت تەوافقیش بکەن کەسی حزبێکی بچووکیش کە شەریکە لەگەڵیان بکەن بە سەرۆکی وەزیران بەڵام سەرۆکی هەرێم بۆ ئەبێ لە تەنها لەو حزب بێت ینی سەرۆکی هەرێم مەفروض وایە ئەسڵەن لەو حزب نەبێت کە سەرۆک وەزیرانی لێیە لەو حزب نەبێت با سەرۆکی هەرێم یەکێتیەک بێت با شوعیەک بێت با مەسیحیەک بێت با تورکمانی با پێکهاتەیەک بێت ینی بۆچی سەرۆکی هەرێمی لابێت لەو حزب بێت بۆ نمونە لە ئێستادا ساڵانێکی دوور درێژە سەرۆکی هەرێم ئەبێ پارتی بێت لەگەڵ کوکردنەوە لە حیزبەکان لە خێزانی منتیقەیەک شەبێ با خانەقینیەک بێت با سلێمانیەک با کەرکووکیەک بێ با دهۆکیەک بێ با زاخۆیەک بێت کە سەرۆکی هەرێمی کوردستان بێت با وەک باسم کرد مەسیحیەک بێت لە پێکهاتەکانی کوردستان کە پێکاتی ئەسیلی ئەم نیشتیمانن با یەکێک لەوانە بێت ینی ئەم نەریتە کە بیکەین جۆرێک لە نەریتی دەستوری ینی وای لێ بکەین وەکو ئەمە ئاەتی قینمانداناوەکو بوردەقێکی دەستوریمانداناوە ئەم دەقە دەستوری نابێت پێشێل بکرێت سەرۆکی هەرێم لە سەرۆکی وەزیران جایە سەرۆکی وەزیران استحقاقاتی هەڵبژاردنە ترکیبەی ناو پەرلەمانە تەوافقاتە چییە بەڵام مەفروض وایە سەرۆکی هەرێم جیاوازی مەرج نییە لەو حزب بێت ئەسڵەن مەرج لەو حزب نەبێت بۆ جۆرێک لە ڕقیبێکی جیاوازتر بێت لە بەسەر سەرۆکی وەزیرانە ویلا حکومەتەکەی چییە لە حزبێک سەرۆکی هەرێمەکە خۆی لە حزب لەو هەمان حزبێت و سەرۆک وەزیرانەکەش پێم وایە ئەمە کێشەیەکی گەورە دروستەکاتەوە ئەمە تقریبا جۆرێک لە بەشداریکردنی هێزە ئەسڵیەکانی ناو کۆمەلگای کوردستان چ وەک پێکهاتە وەکو پێکهاتی نەتەوەی و ئەتنی و مەزەبی و چ وەکو حزبی سیاسیش ینی لاوازیەکە پێکەکەیان لاوازەکات کاگەرنان هەرچەند پەیوەندیتان بزوتنەوەی گۆڕانەوە نەماوە بەڵام لە ڕێی هاوڕەکانتانەوە ئەوەندەی ئاگادار بن دۆخی ناوخۆی بزوتنەوەی گۆڕان چۆنە بەدەر لە حکوومەتی عێراق و بەدەر لە پۆستی سەرۆک کۆمار من هیوادارم دۆخی ناوخۆیان زۆر باش بێت پێتان وایە باشە من هیوادارم باش بێت و هیوادارم بەرەو باشتر بڕات و هیوادارم ئەو هاوڕیانی کە لەوێن کە هاوڕێی عەزیز و خۆشەویستن بتوانن ئیدارەیەکی باشی حرەکە بدەن و بە دڵی خۆیان چۆنیان پێ باشە ئەها بەو شێوەیە جارێکی تر ڕنگرێژیکەنەوە لە ئەگەری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە پێتان وایە دۆخی بزوتنەوەی گۆڕان چۆنە بێت بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان زۆر زووە قسە لەسەر دۆخی هەموو حزبەکان بکرێن تەنها زوتنەوەی گۆڕانیان ئەوانە من پێشم وایە نەخشەی هەڵبژاردن گۆڕانی بەسەرادێت هێزی تر دێتە پێشەوە لایەن و گروپی تر دێتە پێشەوە لەوانەیە بیانی ئەم ڕێژەی بایکۆتکردن و نەچوونە بۆ خۆی بەشێک بە لە معادلاتی سیاسی لە ئایندەدا یاساکە پێویستی بە گۆڕانکاریە کۆمسیۆنەکەی پێویستی بە گۆڕانکاریە خودی موقعیت و پێگەی پەرلەمان پێویستی بە پیاچوونەوەیەکی زۆر وردە هەیە لەوەی کە ئەم پەرلەمانەمان تا دێ وردە بەرەو بچووکی و لاوازی و بێ ئیرادەیی ئەوانە ئەڕوا چۆن ئەتوانی جارێکی تر بیکەن بە پەرلەمانێکی فعلی و حەقیقی کە هەموو ینی ڕقیبێکی بەقۆت بێت لەسەر دەسەڵات ینی ئەبێت جارێن پێشەوە موش قسە لەسەر نیەتی بەهێزکردنی پەرلەمانە بێت ئەوش تەمان لە ڕێگای ئەوەی پێکهاتەکەی لە ڕێگای یاساکەی لە ڕێگای کۆمسیۆنەکە لە ڕێگای شێوازی هەڵبژاردنەکە لە ڕێوازی ئەو ڕێگەزانی کە بەشدارە بن لە هەڵبژاردنەوەانە بۆیە لە ئێستادا
فاڵگرتنەوەی قسە لەسەر نەکردنا گۆڕان هەر حزبێکی تر بکرێت ماوێتی زۆری ماوە چون ئەوانی کە بڕیار لەوەیان کە هێزێکی تازە دروست کرێت ئەوانەی کە لەم هێزانە نین ئەوانەی لەم هێزە تەقلیدیانە گەنایە هێزی تەقلیدی ئەوانەی کە لەم هێزە تەقلیدیانە حتممە ئەوانەی کە بێزارن ئەوانەی کە تووڕن ئەوانەی کە ناڕازین ئەوانەی کە بایکۆتیان کردووە ئەوانیان کردووە حتمما تۆ پرۆسی سیاسی بایکۆتکردنی تۆ یەکلا نابێتەوە تۆ بێ بەشداربی لە فعال بیت چالاک بی لە پرۆسە سیاسەکەدا لەبری ئەوەی لە ماڵی خۆت دانیشیت بڕۆ پێک لەگەڵ گروپێکە لەگەڵ حزبێکە لەگەڵ لایەنێکە جەبهەیەک دروست بکەن جەبهەیەکی بەهێزی ئەوانە دروستکەن مەفروض وای لە کوردستانیشە بیر لەوە بکرێتەوە بیر لەوە بکرێتەوە جۆرێک لە استقطاباتی بەهێز و گەورە دروست بکرێتەوە یعنی بۆ حزبانەی کە لە دەسڵاتن و حزبانی کە ئۆپۆسیۆن پێکەوە تحالفی دروستکەن وەکەوەی لە وڵاتەکانی ترا هەیە لە ئیسرائیل هەیە لە ئەڵمانیا هەیە لە هەموو وڵاتەکانی دیموکراسی هەیە مەرجێ لە هەر حزبێک بە تەنیا یا 5-6 برادە سەر بکەن بە یەک و لیستێک دروست بکەن ئەکرێت گروپێک لە حزب و کەسایەتی و لایەن و ئەمانە پێکەوە لیستێک دروست بکەن قوارەیەک دروست بکەن لە چوارچەوەی بەرنامەیەکی دیاری کراوە بۆ ئەوی لە پەرلەمانە کوتلەکە بەهێز بێ بەقووەتر بێتەوە ینی بۆ نابێ کوتلەی بچوک بچوک کە هەم باسانی دروست بکێتەوە هەم کاریگەریان لەسەر ڕوتی تەشریع لە پەرلەمانە ڕوتی ئەحداثە سیاسیەکانە بڕیاری سیاسیانە بێت باست لە هێزی تەقلیدی کرد بێتان وایە بزوتنەوەی گۆڕان هێزێکی تەقلیدیە لە ئێستادا زانیم منظومەی سیاسی لە کوردستانە تقریبا ئەوەی کە ئێستاکە هەیە بە هەر هەمویان و لەو چوارچێوە نەریتیان کە نیانتوانێت کە حتمما گۆڕان هەزەیەکی زۆر گەورە بوو گۆڕانکاریەکی زۆر گەورەیشی کرد لە زۆر مەفاهیم و ئەمانە بەڵام ئەم پێویستی بە بردنە پێشەوەی مەرجی هەتەنها بزوتنەوەی گۆڕان بباتە پێشەوە لەوانەیە جیلێکی تر نەوەیەکی تر کە پێشتر گۆڕان بوو یا گۆڕانیش نەبووە جەمعێک هاتووە پێشەوە نە پێشتری کتی بووە نە پارتی بووە نەگۆڕان بووە بەڵام بە سوودوەرگرتن لە ئێسای گۆڕان لە تەجروبەی گۆڕان لە نەوەی نوێ لە لایەنەکانی ترەوەوانە ئەکرێ بیر لەوە بکەنەوە کە جەبهەیەکی جیاوازتر دروست بکەن جەبهەی ئیسلاحیە لە کوردستانە بێ بپارێزێت بە هەموو لایەنەکانەوە بیپارێزن و ئەگەر جەبهەی ئیسلاحی لە پەرلەمانی داهاتووی کوردستان نەبێتە هێزێکی فعلی کاریگەر بە قووەت خاوەن ئەوەی کە بتوانێت تعتیلی یاسا و قرارەکان بکەوە توانای محاسبەکردنی حکوومەتی نەبێت کارەساتێکی زۆر گەورە بێت دەکرێت بڵین هۆکاری کشانەوەتانە بزوتنەوەی گۆڕان ئەوەیە کە بزوتنەوەی گۆڕان لە ئێستاە بۆتە هێزێکی تەقلیدی ئەم قسانەمان زۆر کردووە من پێم وابوو ڕێیەکەی وەزیرانەکانی ئێمەوە بوو کە گۆڕان لەو نەمەتە و لەو چوارچێوە لەو بەرنمەیە کە هەی بوو بەرنامە ئیسلاحیە دوورکەوتەوە تقریبا بوو بەشێک لە منظومەی تەقلیدی لە حزبایەتی کوردستانە چاڕوانی ئەوەی لێکرێت کە بەخۆداچوونەوەیەک بە هەیکەلی ئەم بزوتنەوەی گۆڕان بکرێت هیوای ئەو خوازم بۆ ئەبێ هیوای ئەوە نەخوازین بۆ بێ من تەمەنای ئەوەکەم ئەو هاوڕانەی کە لەوێن بتوانن پیاچونەوەی بکەن بۆ ئاراستەیە جا چەند گرنگ نەک هەر بۆ گۆڕان خۆزگەیەکەتیش بتوانێت ئەو پیاچونەوە پارتیش بتوانێت و هەموو حزبەکانیش بتوانن ئەو پیاچونەوەی بکەن بە قازانجی خەڵک بشکێتەوە بە قازانجی هەرێمەکە بشکێتەوە بە قازانجی ینی کۆمەڵانی خەڵکی کوردستان و باری سەرشانی خەڵکێک سوود بکاتەوە ئەمە گرنگە ینی حزبێک بتوانێت گروپێک ناو حزبێکە ئیرادەی هەبێت بتوانێت حزبەکەی بۆ ئاراسیە باشێکی زۆر باشە ئەو برادرانی کە ئێستا سەرقاڵی کاروی گۆڕان و ئەمەریکان بەوە هەیە کە ئەم حزبە ڕۆڵ و نەخشێکی هەبێت من هیوای سەرکەوتنیان بۆ خوازم و ئینشاءالله ئومێدی شەکەم کە بتوانن سەرکەوتو من لەوە و گۆڕانیش بۆ ئاراسیە بن خەڵکی تریش لە ناو حزبەکانی تر بە هەمان شێوە هەڵبدەن حزبەکانی خۆیان بۆ ئاراسیە بدەن ئەوە ئەو کاتا کرێت لە هەڵبژاردننی داهاتووە جەبهەیەکی بەهێزی ئیسلاحی دروست بکرێت لە کوردستانە و لیستێکی گەورەی ئیسلاح هەبێت لە کوردستان لە ئەگەری بەرەو پێشچوون و پێداچوونەوە بە کارەکان و هەیکەلێتی بزوتنەوەی گۆڕانە چاوەڕێی ئەوە دەکرێت کە بەڕێز ئادنان عوسمان پەیوەندی کاتەوە بۆ بزوتنەوەیەوە پەیوەندی ناکەیتەوە باز لە ئادنان عوسمانەکرێت کە هێزێکی تازە دروست دەکات یا ئەگەر خۆشی هێزەکە ڕانەگەیەنێت لەگەڵ چەند هاوڕەیەکیە بەیەکەوە هێزێکی تازە دروست دەکەن یان پەیوەندیەکە بە هێزێکی تازەوە متاسە ڕاست نییە بەڵام ینی خۆ ئیتر ینی ژیانی سیاسی ناوەستێت ژیانی سیاسی بەردەوام بێت و کەسەکانیش و شخصەکانەوەوانە ڕۆڵ و نەقشی خۆیان هەبێت لێرە لەوێ تەبیعیشە تۆ لە حزبێکا بوویت نەیتوانی هەدەفەکانت بەجیبێنێت حتمما بیر لە هەنگاوی تر و ئەوەی ترەکەیتەوە بۆیە دروستبوونی من زۆر پێم خۆشە هەموو ئەو دۆس و هاوڕیانەی کە لە دەرەوەی منظومەی وەک باسم کرد تەقلیدی حزبەکانی کوردستان بیر لە دانیشتن نەکەنەوە بیر لەوە بکەنەوە بە هەمویانەوە سەر بکەن بە یەک و بتوانن پرۆسەیەکی تازە سەر بخەن من خۆم لەوانەی تیانە بم بەڵام بەکارێکی زۆر گرنگ و پێویستی زانم بۆ ئەمڕۆی کوردستان هیچ پەیوەندیەکەت بە هێزێکی تازەوە لە ئێستا پەیوەندیش ناکەیت پێش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چاوەڕۆن دەکرێت کاگەندان لە کاتی خۆیدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت
یعنی خۆی ئیرادەیەک هەیە بۆ ئەوەی لە کاتی خۆیان بکرێت ئەوانەی کە هەستەکەن مستەفی دەبن تایدا و ئیرادەیەک هەیە کە دوا بخرێت ئەوانەی کە هەستەکەن لە ئێسادا لە قازانجان نییە و زووە جارێ ئەوانە بەڵام وەک باسم کرد چەند کێشەیەکمان جارێ هەب مەبدەئیەن زۆر شەرمەزاریە زۆر نەنگیە مۆزوعی هەڵبژاردن بخرێتە مۆزوعی جەدەلەوە بکرێتە جەدەلەوە بکرێ یان نەکرێت ئەمە عیبەیەکی زۆر گەورەیە خەڵک وڵاتان هەبوو لە جەنگی جیهانیە لە ناوڕاستی جەنگی جیهانیەکی گەورە و وێرانکەر و ئەوانە بوون هەڵبژاردننی خوێنیان کردو و دوای نەخسۆ هیچ شتێک هۆکارێک نییە کە تۆوات لێ بکات مەگەر خوا نەکردە ئینێکەوە بێت کە 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژ 10 ڕۆژ پێت تاخیر بکرێت بەڵام ئەوەی کە تۆ ساڵێک و چەند مانگێک و ئەوانە دوای بخەیت ئەمە گاڵتەکردنە بە مەفاهیمی هەڵبژاردن و موقعەتی پەرلەمانوانە بۆیە من پێم وایە عیبەیەکی زۆرە بیر لە دواخستن وانەی بکرێت و مەفروض وایە لە کاتی خۆیان 4 ساڵ جارێ لە تۆقیتی خۆیان هەڵبژاردن بکرێت ئەگەر حکوومەتەکە فەشەلیە ناکرێت زوو بکرێت وەکۆی لە عێراق کرا بەڵام دوا بخرێت بەڵام سەرباری ئەوە لە ئێستادا کە ئەم فترەیە ماوە دەبێت بیر لە یاساکە بکرێتەوە بیر لە بازنەکانی هەڵبژاردن بکرێتەوە بیر لە ئەسلاحی سیستەمی انتخابی لە کوردستانە بکرێتەوە و بیر لە وەزعی کۆمسیۆنەکەش بکرێتەوە چارەسەری بۆ مەسلەی کۆمسیۆنێش بکرێت خرێتە سەر عێراق کۆمسیۆنێکی تازە تەشکیلەکرێت ئەمە تەمدید دەکرێت چی ئەکرێت ئەبێت چارەسەری بکرێت لە هەمان کاتیشدا بیر لە نەزاهەتی هەڵبژاردنەکە وە بیر لەوە بکرێتەوە پەرلەمان پێویستی هەم بە ئوفقی بە عمودی پێویستی بە گۆڕانکاریی زۆر گەورەیە بە تایبەتیش گەڕانەوە بۆ هەیبەتی پەرلەمان و موقعەت و پێگەی پەرلەمان هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا لە هەڵبژاردننی عێراقا لە 25 بوو ئەوەی کە دەنگیە بە فعلی دەنگیە کەمتریش لە پەرلەمانی کوردستانە چی بکرێت هێزە سیاسەکان چی بکەن بۆ ئەوەی کە ڕێژەی ئەم دەنگە بەرزکەنەوە بۆ ئەوەی کە ئەگەر ئەو ڕێژەیەش نەبێت و چاوەڕوان دەکرێت ئەگەر بەم جۆرە بەردەوام بین ئەمە قسەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە هەر نەچن بۆ دەنگدان بۆ دەنگدانی پەرلەمانی کوردستانیش ئەوەی کە خەڵک نەڕات ئەگەرێکی بە قوت و بەهێزە خەڵک تا هاتووە و تا دێت بێهیوا بێ لە پەرلەمان بەتایبەت ئەم پەرلەمانیشی بینی و پەرلەمانی ڕابردووشی بەسەرهێنرا بە قرارێک تووشی ئیفلی جوانەکرا حتمما خەڵک ناقیشی نییە بێهیوا بێ لە پەرلەمان و لە پێگەی پەرلەمان لە وڵاتەکە بەڵام من لاقشم بۆ نیە حزبەکان ئەنەوێت چی بکەن ینی من نەسیحەتکەری حزبەکان نیم خۆیان خەڵکیان هەیە و دام و دەستگایان هەیە و مؤسساتیان هەیە کرێت بیر لەوە بکەنەوە چی بکەن بۆ ئەوەی کە خەڵکەکانی خۆیان بڕۆچکە خەڵکی خۆشیان نەڕۆشتەوە بۆ دەنگی پێ نەداونەوەە بەڵام ئەوی لا من گرنگە ئەو خەڵکانی کە بایکۆتیان کردووە ئەو خەڵکانی کە بایکۆتیان کردووە بە وەعیەوە بە هوشیاریەوە بایکۆتیان کرد بایکۆتی کردو لە بەرۆی بڕای بە پرۆسی سیاسی نییە بڕای بە پەرلەمان نیە بڕای بە گۆڕانکاری نییە ئەمە مەفروضە خۆی بێتە پێشەوە بۆی بڕایەک پێیا بکات بە پرۆسی سیاسی بۆی ئیرادەیەک دروست ببێت بۆ گۆڕانکاری لە کۆمەڵگا بۆ ئیسلاحی فعلی و حقیقی ئەگەر ئەم هێزە گەورە و گرنگە بێنە پێشەوە ئەم هێزی گەورەی بایکۆتکردن و ناڕازی و ئەوانە بێنە پێشەوە پێم وایە بە ئاسانیە توان گۆڕان کاتی خۆی گۆڕان چۆن توانی 25 کورسی بێنێت و زلزالێکی گەورە لەگەڵ کۆمەڵۆیە گرتووە جەبهەیەکی بەهێزی ئۆپۆزیسیۆنی دروستکرد خۆزگە 4 ساڵی تر بەردەوام وایە ئەو جەبهەیە پێم وایە معادلاتی سیاسی لە کوردستانە زۆر گۆڕا لە ئێستاشدا ئەگەر بیر لە دەسڵاتیش نەکەیتەوە کە تەبیعیە بیر لە دەسڵات بکەیتەوە بەڵام بیر بە تەنها کار بۆ ئەوکەی بیتە ئۆپۆزیسیۆن هێزێک دروست ببێت لە جیاتیەوەی من نەڕۆم بۆ هەڵبژاردن و لە ماڵی خۆم دانیشم با کۆمەڵی خەڵک نێرم بەڵام بەو مەرجەکە ئۆپۆزیسیۆن بن ئۆپۆزیسیۆنێکی بەهێز و بەخۆت من لە پەرلەمانی کوردستانی داهاتوە بۆ نمونە 40 کورسیمان هەبێ یا 30 کورسیمان هەبێ ئۆپۆزیسیۆن بێت گۆڕانکاری زۆر گەورە دروست بێت ئەڵێ 40 کورسیمان هەبێت ئەو جەبهەیەک من خۆم هێشتا بۆ جەبهەیە زانم هیچ ئاسوەیەک هەیە کە ئەم قەیرانانەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی تێکەوتووە کێشەی بانزین کێشەی نەوت کێشەی موچە کێشەی کارەبا کێشەی ئاو کە هەر ڕووداوێکی سروشتیش ڕووبات کێشەی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بینیمان کە بارانێک باری لافاو دروست بوو بەفرەباری هەر کێشەیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیچ ئاسوەیەکەیە کە ئەم قەیرانانە تێپەڕێنین یان بەرەو خراپتراوێت وڵات بە کورتەکەی ئەڵێم ئەگەر بڕات بە ئاسۆیە نەبێت کاتە بڕات بە ئیدامەدانی ئەم وەزعایە کەسێک بڕای بە ئاسۆ نەبێت ئاسۆی گۆڕانکاری و باشترکردن نەبێت مانە وایە کە پێی خۆشە و ئەیەوێت یا تووشی یەسێک هاتووە و نایەوێت گۆڕانکاری بکرێت پێی وایە ئەبێ ئەم پرۆسەی گەندەڵیە و بەم شێوە ئیدارەدانە بەردەوام بێت بۆی کەسی سیاسی و خەڵکی زۆرینەی خەڵکی کوردستانیش ئەبێ بڕیان بە ئاسوویەکە بێەوە ئیلا کاتە تەسلیم بۆ وەزعەتە بێت کاتە بۆڵە بۆ بکەین ڕخنە بۆ بگرین بۆ ناڕازی بێنە ئەمە کەواتەمە قەدەری ئێمەیە قەدەری ئێمە ئەوەیە تا 100 ساڵی تر و ئەوانە بەم شێوەیە بین بەردەوام معاناتی کارەبامان هەبێت چۆن 30 ساڵە هەر بەردەوام بۆ ئەمانە بەردەوام معاناتی غازمان هەبێت ڕێگاوبانمان هەبێت چیمان هەبێت موچەمان هەبێت و ئەوانە بێت بەڵام ئاسوویەک هەبێت کە ئاسۆکە هەیە بەدڵنیایەوە ئاسۆکە علاقی بە ئیرادی خەڵکەوەیە
و هیوایەکە بێت و پلانێکە بێت و پرۆژەیەک شەبێت حتمما گۆڕانکاری دروستە بێت. ئەو هی و ئاسوەی کە باسیەکەن ئەو هێزە تازەیە کە دروستە بێت یعنی ئەکرێت داینەمۆی ئەو هێزە تازای بێ گەر هێز تازای ئەو داینەمۆییتیانە بێت بۆ دروست بێت. چاوەڕوان دەکرێت کە ئەو هێزە تازای دروستە بێت بزوتنەوەی گۆڕان بە قووەتێکەوە هات بەڵام لە کۆتاییەکەیە کادیرانی لێکشانەوە بەڵام چاوەڕوان دەکرێت ئەو هێزە تازای کە دروستە بێت بە هەمان نەمەتی بزوتنەوەی گۆڕان نەبێت. من نازانم من هێزە تازەکە لە حزب نایبینمەوە لە لیستێکا نایبینمەوە من لە قوارێکی گەورەیە بینم لە جەبهەیەکی ئیسلاحی گەورەیە بینمەوە ئەکرام حزب تەقلیدیانش بەشێک من لەو هێزە تازەیە و هێزە تازەیەرەوە نییە چەند کەسێکی ناڕازی کەوازیان لەم حزبانەیانەوە سەر بکەن بە یەک و حزبێکی تازە دروست بکەن ئەوە فاشلە و ناتوانێت منافسی حزب تەقلیدەکانی پێ بکرێت بەڵکو من بڕوان بە جەبهەیەکی گەورەی ئیسلاحی هەیە ئەم جەبهە گەورەیە ئەکرێت خەڵکی تری تیابێت کەسایەتی تیابێت حزبی تەقلیدیشی تیابێت و ئەوانەی تیابێت چونکە تۆ ئەتەوێت گۆڕانکاریکی گەورە لە کۆمەڵگا بکەیت تەنها قسەت لەسەرەوە نییە 5 کەس بنێری بۆ پەرلەمان 5 دەمشاوی تازە بنێری بۆ پەرلەمان و پێت وابێ بەم 5 کەسە یا ئەم 10 کەسەوەتە و ئاوێ دەمەم 5 کەس دوای 4 ساڵی ترێکم بە 7 کەسوان نا وەزعی کوردستان تەحملی ئەوە ناکات لە ئێستادا تۆ پێویست بە جەبهەیەکی بەقووتە قوارەیەکی گەورەی انتخاب بۆی تەسیرێکی گەورەی لەسەر هەڵبژاردنەکان هەبێت لەسەر ئایندەی هەرێمەکە بێت لەسەر بریارەکان هەبێت لەسەر تەرکیبی حکوومەتی شەبێت. سپاس بەڕێز عەدنان عوسمان و سەرۆک کەسایەتی سیاسی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆنێکم مابوو سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون.